دانوستانە مارەسۆنیەکەی نێوان ئێران و زلیهێزەکانی جیهان ناسراو بە گروپی 5 کۆیەک ڕێکەوتنێکی لێکەوتەوە. هەرچەندە ڕێکەوتنەکەی لۆزان بە ڕێکەوتنێکی شکلی دادەنرێت، بەڵام لە هەمان کاتدا بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت کە لە دوای 13 ساڵە دانوستانی بەردەوام لەسەر بەرنامە ئەتۆمەکەی ئێران نرابێت و دڵی هاوڵاتیانی ئێرانی لە دوای چاوەڕوانیکی دوور و درێژ خۆش کرد. دانوستانەکان وەستاندنیان نەبوو، هەندێک جار پێشکەوتنێکی کەمیان بەدەست دەهێنا و دواتریش ئاستەنگیان بۆ دروست دەبوو. ئەوە بارودۆخی دانوستانە ئەتۆمیەکان بوو لە نێوان ئێران و زلیهێزەکانی جیهاندا. بەپێ ڕێکەوتنەکەی ئەم جارە ژماری ئامێرەکانی سنتەرفیوژ لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران کە تایبەتن بە پیتاندنی یۆرانیۆم لە 10,000 بۆ 6,104 ئامێر کەم دەکرێنەوە. لەو ژمارەش تەنها 5,600 ئامێر کە لەنەوەی یەکەمن بۆیان هەیە یۆرانیۆم بۆ ماوەی 10 ساڵ بپیتێنن. ئەویش تەنها لە یەک وێزگەی ئەتۆمی ئێراندا کە ئەویش وێزگەی نەتەنزە. هەروەها نابێت ئێران بۆ ماوەی 15 ساڵ لە ڕێژێ لە سەدا 3.67 زیاتر یۆرانیۆم بپیتێنێت. وێزگەی ئەتۆمی نەتەنس کە بە پێی ڕێکەوتنەکە تاکە دامەزراو دەبێت بۆ پیتاندنی یۆرانیۆم سەرەکیترین دامەزراوی ئەتۆمیە لە ئێران و ژمارەیەک ئامێری پیتاندنی یۆرانیۆمی نەوەی یەکەمی لە جۆری AR1 و AR2 خێرای لەخۆ گرتووە و دامەزراوەکەش توانای کارپێکردنی نزیکەی 50,000 ئامێری سنتەرفیوچی هەیە. لە بەشێکی تری ڕێکەوتنەکەدا ئاماژە بەوە درراوە کە پێویستە تاران یۆرانیۆمە ئەمبارکراوەکەی لە 10,000 کیلۆگرامەوە بۆ 300 کیلۆگرام کەم کاتەوە. یۆرانیۆمە زیادەکەش لە ژێر سەرپەرشتی ئاژانسی وزەی ئەتۆمدا دەبێت تا ئەو ماوەیەش ئێران بۆی نییە وێزگەی ئەتۆمی نوێ بنیاد بنێت. هەر بە پێی ڕێکەوتنەکە ئێران ڕەزامەندی نیشان داوە کە تا 15 ساڵی تر یۆرانیۆم لە وێزگەی ئەتۆمی فۆردۆ نەپیتێنێت و دوو لەسەر سێی ئەمێرەکانی سنتەرفیوژتیایدا هەڵبگرێت. باز لەوەش کراوە کە پێویستە سەر لە نوێ وێزگەی ئەتۆمی عێراق دروست بکرێتەوە کە ئەو وێزگەیە بە ئاوی قورس کار دەکات. بە جۆرێک دەبێت وێزگەکە تەنها بۆ توێژینەوەی پزیشکی بەکاربهێنرێت. لە بەرامبەریشدا هەر کاتێک ئاژانسی نێودەوڵەتی دڵنیا بوو لە نیازپاکی حکوومەتی تاران لەبارەی بەڵێنەکانیەوە ئەوە ئابڵوقە و سزە ئابووریەکان لەسەری لا دەبرێن. بە پێچەوانەیشەوە سەر لە نوێ سزا و ئابڵوقەکان بەسەریدا دەسەپێندرێنەوە. ماوەی جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی نێوان ئێران و گروپی 5 کۆیەک کە پەیوەستە بە خێرایی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە نێوان 10 بۆ 15 ساڵدایە. هەروە پشکنەرەکانی ئاژانسی وزەی ئەتۆم بۆ ماوەی 25 ساڵ بۆیان هەیە کاری پشکنین لە دامەزراو ئەتۆمیەکانی ئێران ئەنجام بدەن. ڕێکەوتنەکە کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە و لۆران فابیۆز وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕێگەیاند چەند هەنگاوێک ماون بۆ گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ ئێراندا، بەڵام قورسترین هەنگاون. لەو چوارچێوەشدا باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا لەبارەی ڕێکەوتنەکەەوە لە وتارێکیدا کە بۆ یەکەم جار لە تەلەڤیزیۆنەکانی ئێرانەوە پەخشکرا ڕایگەاند لەگەڵ ئێراندا گەشتونەتە ڕێکەوتنێکی مێژوویی، وتیشی هەڵگرتنی سزاکانی سەر ئێران پەیوەست کراوە پابەندبوونی ئەو وڵاتە بە ڕێکەوتنەکەەوە. تاکیدیشی کردەوە ئەگەر ئێران نەتوانێت نیگەرانیەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بڕەوێنێتەوە ئەوە هیچ ڕێکەوتنێک لە ئارادا نابێت. تورکیاش پێشوازی لە ڕێکەوتنەکە کردو بە هەنگاوێکی گرنگی ناوبرد. بەرپرسێکی دیبلۆماتی کەنداویش ڕایگەیاند وڵاتانی سعودیە، قەتەر، کوێیت، ئیمارات و بەحرین لە چەند ڕۆژی داهاتوودا لە ئەنجومەنی هاریکاری کەندا و هەڵوێستی خۆیان لەبارەی ڕێکەوتنەکەەوە ئاشکرا دەکەن. ئیسرائیل کە هەر لە سەرەتاوە دژی ڕێکەوتنەکە بوو، ڕێکەوتنەکەی بە هەڵەیەکی مێژوویی ناوبرد و بنیامین نەتەنیاهۆی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە باراک ئۆبامای ڕاگەیاند ڕێکەوتنەکە ڕەشە لەسەر بوونی ئیسرائیل دروست دەکات. بەڵام لە بەرامبەردا ڕێکەوتنەکە سەدان هاوڵاتی ئێرانی ڕژاندە شەقامەکانی تاران و لە بەردەم وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە دڵخۆشی خۆیان نیشاندا و سوپاسی محەممەد جەواد زەریفیان کرد بۆ هەوڵەکانی لەبارەی گەیشتن بە ڕێکەوتنە ئەتۆمیەکەوە. کاروان شێخ موحسین NRT